لەبەرەوەی کە جەژنی کوردە و ڕۆژێکی خۆشە بۆ ئێمە و یادەوەری کۆنمان هەیە لەگەڵیا و زۆر پیرۆزە لە لامان. جلی کوردی کرد و ئەمساڵ ڕۆژانە جلی کوردیەکەم. نەورۆز ڕەمزی نەتەوەی گەلی کوردە، جەژنێکی نەتەوەییە و یعنی جەژنێکە تۆنی فەخر و شانازی پێواکەین. لەگەڵەوەی ئەمڕۆ جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆز بەیەکەوەیە، بەڵام هیچ ئاهەنگێکی فەرمی لە شاری سلێمانی نەکرا. لە چەند شوێنێکی شاری سلێمانی بە شێوەیەکی خۆڕەسەک ئاگری نەورۆز کرا. ئەمە یەکێکە لەو ئاگرانی کە لە دەروازە کۆڕیش کراوەتەوە، هاوڵاتیان هاتوون بە دەوریدا کۆبوونەتەوە و وێنە دەگرن. لێرە خێزانێکی لێ وەزان وێنە ژەگرن. سڵاتان لێ بێم کاتتان باش، هەرو جەژنەکەتان پیرۆز. با سەرتا لە تۆ دەست پێ بکەم. جەژنی نەورۆز لای تۆ چییە؟ چ تایبەتمەندیەکی هەیە؟ لەبەرەوەی کە جەژنی کوردە و ڕۆژێکی خۆشە بۆ ئێمە و یادەوەری کۆنمان هەیە لەگەڵیا و زۆر پیرۆزە لە لامان. جلی کوردی کرد و ئەمساڵ ڕۆژانە جلی کوردیەکەم. ڕۆژانەیەکەی بۆ بەین جەژن چیتانە بوو؟ قەیسی و فاسۆلیا و قەل و لە بێخەل نابێت جەژنی ڕەمەزانە. پڵاو دوونەوە پڵاوی ترەوە دەسەکانە خۆش بێ. جلەکان لە تازە چێ؟ ها؟ بۆم جەژنەیە. بۆم جەژنەیە خوا پیرۆز بێ. سەلامە بیا خوا جەژنی نەورۆز لای تۆ چییە؟ چیە گەێنێ؟ جەژنی نەورۆز ڕەمزی نەتەوەی گەلی کوردە، جەژنێکی نەتەوەییە و یعنی جەژنێکە تۆنی فەخر و شانازی پێواکەین بۆم جەژنە. بەردەوام لە خانمانە پرسم چەند دەست جلی کوردیە؟ تۆ چەند دەست جلی کوردیوەیە؟ وەڵام من دوو دەست جلی کوردیم کردووە بۆ ئەمساڵ، دوانم کردووە. ئەی چەندە هەیە بەگشتی؟ تقریبا وازم کاکە ئەوان زۆرتریانێ، من ئەوزەم 6 دانم هەیە. هەرە من پیا فەقیرە دایمە خۆ نازانی. باشە خان سڵاوە لێ بێ. پەیامێکە هەیە لە جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزانیشە. پەیامی من پیرۆزبایەکی گەرم لە جەنابتان و لە کەناڵەکە بەڕێزەکەتانەکەم و لەگەلی کورد بە تایبەتی و لە کەسوکارم لە ئازیزان و خۆشەویستان مەکەم. بەیانی بەنیازم چون بۆ سەیران؟ واللهی بەنیازین و بەسەر چاوەڕی جەوەکە کە بزانین چۆن ئەبێت. ئەگەر باران بێ ئەچن؟ نەوەڵڵا نەوەڵڵا پێویست ناکا بۆم جازەفەیە. جەژندا پیرۆز بێ. بەڵێ ئەوەی کە بینەمە دیمەنەکانی ئێسان کە لێرە ئاگری نەورۆز کراوەتەوە کە ژمارەیەک لە هاوڵاتیان هاتوونەتە ئێرە کە بۆ ئەوەی کە وێنە بگرن جلی کوردی لەبەرکەن. سڵاوتان لێ بێ بکاتتان باش. جەژنی نەورۆز چێ لە لای تۆ؟ جەژنی نەورۆز بوو جەژنێکی کۆنی گەلی کوردە، سەری ساڵی تازەی کوردیە. پیرۆزبایی لە هەموو کوردێکی بە شەرەفەکەم لە هەچوو پارچەی کوردستانە. ڕۆژێکی خۆشە، ڕۆژێکی تایبەتە بۆ گەلی کورد.